هەر لەبەر ئەوە ئێمە بڕیارماندا کار بکەین لەسەر بەرزکردنەوە کۆرسی نەهێشتنی خوێنەواریمان هەبوو بۆ ژنانی کوردستان هەڵبەت دەزانێت ئەنفار کیمیاباران هەمویان توندوتیژی بوون نەک تەنها بەرامبەر بە مرۆڤ دەریان خەتەنەگرا فاجعێکی ئەخلاقی لە ڕێکخراوی وادی کەمپینێکی لە تشرینی دووەمی 2017 ڕاگەیان بەناوی کەمپینە توندوتیژی تاوەکو مانگی نۆی ئەمساڵ ئەم کەمپینە بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی ململانەکان بۆ خۆی لە خۆیدا کەمپینەکە دەربڕینێکی تازەیە بۆ چارەسەرکردنی توندوتیژیەکان بەڕێگە چارێکی ئاشتیانە. ئێمە وەکو تیمی هەولێری ڕێکخراوی وادی کارمان لەسەر ئەو کەمپینە کردووە لە تەواوی گوندەکان دەوروبەری هەولێر و هەروەها قوتابخانەکاندا. ئامانجمان لەو کەمپینە ئەوەیە کە ڕێگەیەکی ئاشتیانە بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و توندوتیژیەکان بۆی ئیتر لەو قاڵبە دەرچین کە بەس باسی ئەو کەمڵین توندوتیژی هەیە و توندوتیژی هەیە بۆی ڕێگەچارە بۆ بدۆزرێتەوە. ئەمڕۆ ژوەکو ئاماژەمان پێدا لە میوانەکانمان ئامادە بوونە و مێزگردێکمان ئامادە کردووە هەر لەسەر ئەو کەمپینەیە. ئەم کەمپینە لە گەرمیانەوە دەستی پێ کردووە لە ڕانیا بەڕێوەچووە بە هەمان شێوە لە دهۆک لە هەولێریش. ئێمە لە هەموو وەکو وادی لە هەموو ئەو شارانە تیممان هەیە کە لە ڕێگەی تیمەکانەوە ئەم کەمپینە بەڕێوەچووە. ئامارەکان ئەویان پێوتوین کەەوە ڕێژەی بەرزبوونەوەی توندوتیژیەکان زیادی کردووە بە تایبەتی توندوتیژە دەرونیەکان جەسەدیەکان تا ڕادەیە کەم بۆتەوە بەڵام ئێستا توندوتیژیەکان گۆڕان بۆ توندوتیژی دەرونی و سوکاتی پێکردن و جنێودان لە ناو تاکەکانی خێزاندا.